الدكتور محمد حارث المطلبي شروع سیاسیش بغداد پای که راست خود گلمدا و دکتر محمد گلکس سپاس کوین گلمدانه نوبرا سن و شیعیان دا گریدای دستیوردان نواسوری دا پرزگری کنه شیعت خواستن دستیوردان بتکرن سنیان دا خوازی آوانا جدایه هین چواد بینن یا کیش که باشتره جبوی که عراق دیری شربه تحية لك سڵاو لە جەنابەت لە بینەرانی کوردستان 24 بڕوام وایە کە پێکهاتەی سونە و شیعە لە عێراقدا لە 75 ساڵی ڕابردوودا بەردەوام هێرشیان سەر یەکتر هەروەها بەردەوام ململانی ناوکۆکی لە نێوانیاندا هەبووە لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی کۆمەڵایەتیش هەمومان ئەوە دەزانین کە پێویستە سیستەمێکی دیموکراسی لە عێراقدا بچەسپێت هەر بۆیە پێویستە ئێمە لەسەر چەسپاندنی سیستەمی دیموکراسی ڕێبکەین و لەسەر بەڕێوەبردننی سیستەمی سیاسی وڵاتەکەمان ڕێکەوێن ئێمە ئەم سیستەمە سیاسی ئاستا هەمانە پەیوەندیمان لەگەڵ ئەمریکایە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەیە هەمومان لەسەر ئەوە کۆکین کە دوور بکەوینەوە لە ئاژاوە گێڕی دوور بکەینەوە لە شتێک کە کاریگەری لەسەر وڵاتەکەمان هەبێت بەتایبەتی ئەو دۆخێکە ئێستا لە سووریا هەیە بەرەی نووسڕەلی بەرپرسە هەمومان لە دۆخە دەترسین بەتایبەتی کاریگەریەکانی لەسەر عێراق هەمومان جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پێویستە ئەو ئارامی و سەقامگیری ئێستا هەیە لە عێراقدا بیچەسپێنین و پارێزگاری لێ بکەین جا لە ڕێگەی پاراستنی سنوورەکانەوە بێت یاخود لە ڕێگەی دیپلۆماسیەوە بێت ڕێگە نەدەین کە سیناریۆی داعش لە 2014 دووبارە بێتەوە پێم وایە هەڵوێستی حکوومەتی عێراقیش زۆر ڕوون بۆ لەم بارەیەوە کە هەڵوێستی خۆی سەبارەت بە ململانە سەربازیەکانی سووریا دەربڕیوە هەڵوێستەکەشی ئەو بۆکە ئەمە ڕەنگە مەترسیدار بێت لەسەر عێراق بەتایبەتی بڵاوبوونەوەی فکری تونڕەوی و بڵاوبوونەوەی تیرۆرسەکان لە سووریا بێگومان کاریگەری لەسەر خاکی عێراقیشەیە پرسیارەکەیش ئەوەیە کە ئایا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین چۆن عێراق مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە بکات ئایا ئێمە ڕێگە بدەین بە ناردنی هێز بۆ سووریا بۆ ئەوی پارێزگاری لە ڕژەمی ئەسەد بکەن ئەمە ئایا خۆ تەنها بەرگری لە سنوورەکانی خۆمان بکەین پێم وایە کە ئەم ململانەی هەیە لەسەر ئەم پرسە ئێستا ململانەیەکی سیاسیە ململانەیەکە دەربارەی داهاتووی عێراق پێویستە ئێمە هەمومان پێکەوە عێراق بەڕێوە بین پێکەوە عێراق بپارێزین پێکەوە پارێزگاری لەو سەقامگیرە بکەین کە ئێستا هەیە ڕێکە نەدەین ئاڵۆزیەکانی سووریا بپەڕنەوە بۆ ناوخۆی عێراق چونکە کاریگەری زۆر گەورەیان دەبێت پێویستە ئێمە ئەم بابەتەی کە باسم کرد بابەتێکی نییە تەنها پەیوەست بێ بە بەشار ئەسەدەوە بەڵکو پایوەستە بە سەرجەم ناوچەکەوە پەیوەستە بە سەقامگیری عێراقیشەوە چونکە ڕەنگە ئەو چەکدارانە دزە بکەن عێراقەوە ڕەنگە ئەو ویستیان هەبێت کە دۆخی عێراقی شتێک بدەن وەک لە ساڵی 2014 تا بینیمان چۆن چەتەکانی داعش لە سووریاوە پەڕینەوە بۆ عێراق و ئەو دۆخەیان تمام بغداد دکتر دست پێشخەریەک هەیە ji بۆی بانکێشکردنا وڵاتên جیران navçe û yên dîr jî girêdayî mijara Sûriyê heta çi rade Bexdad şêt karîgeriya xwe bibîne ji bo ku hev kêşa bête gorîn ji ber firehbûna şerî ji kontrolkirina wê بەڵێ بەغداد پەیوەندی سیاسی زۆر باشی لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەیە پەیوەندی هەیە لەگەڵ ئێران پەیوەندی هەیە لەگەڵ تورکیا پەیوەندی هەیە لەگەڵ ئەمریکاش هەروەها بەغداد توانای دارایی و توانای مرۆیی و توانای سەربازیشی هەیە کە پارێزگاری لە خۆی بکات بەغداد لەم دۆخەدا دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ بگێڕێت بۆ سەقامگیری ناوچەکە بەتایبەتی سەقامگیری سووریا پێویستە بەغداد خوێندنەوەیەکی سیاسیانە بۆ ئەم دۆخەی ئێستا هاتوۆتە پێشەوە بیکات پێویستە بەغداد بە ڕۆڵی خۆی هەستێت پێویستە بەغداد بزانێت دەتوانێت چی بکات چونکە ئەمە تەنها لە کوردبوونەوەی ڕوبەڕبوونەوەی داعشدا ڕوونادات ئەمە تەنها پێوەست نییە بە داعش و گروپە چەکدارەکانەوە بەڵکو پێویستە بەسەر جەم ناوچەکەوە بەداخەوە ئەو جوڵە سەربازیەی کە ڕووی داوە دۆخێکی زۆر ترسناکی هاتووەتە دۆخێکی زۆر ترسناکی هێناوەتە پێشەوە لە ڕۆژهاتی ناوەڕاست کەس پێشوازی یاخود کەش پێشبینی ئەوەی نەدەکرد کە ئەو گروپە چەکدارانە بەو شێوە فراوان بن ئێستا سووریا دوای 4 ساڵ نزیکەی بە جۆرێک لە جۆرەکان سەقامگیری تێدا بوو بەڵام ئێستا ئەو سەقامگیرە بە هەموو شێوەیەک هەرەسی هێناوە ئێستا سووریا نەک تەنها لەگەڵ عێراق بەڵکو لەگەڵ سعودی وڵاتانی دیکەش لەسەر هێڵە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم قەیرانە بێتەوە تەنانەت لەگەڵ سووریاش ڕەنگە ڕەگەڵ تورکیاش ڕەنگە لەسەر هێڵ بێت بەڵام چارەسەرەکە ئەوەیە کە
پێویستە بەغداد بە وریایی و ماوەڵە لەگەڵ ئەم دۆخە بکات بەداخەوە ئەوەی کە بینیمان جۆرێک بوو لە سوپرایز بۆ هەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە چۆن حەلەبیان گرت عێراق ئێستا بە وریایی و مامەڵە دەکات چونکە ترسی هەیە ئەم سیناریویە لە سیناریوی ساڵی 2014 بچێت هەر بۆیە هەموو هێزەکانی بردوتە سەر سنوور هەموو هێزەکانی لەسەر سنوور جێگیر کردووە. دکتۆر مەطلەبی مەبەستە چی ئەف سیناریۆوەکە 2014 یعنی کو گروپین تروریین عراقی جی سرهل بدن پیس بکن گلوان گروپین سوریه نو کپ تایباتی جی چندین نافچه گرتینه دست یک بگرن مترسیل سر نافچه بگشتی چه بکن یان جی ده سیناریو که نی ام ببینین پشتی وان بویرن الحلب الادلبه یعنی وان نافچان ما بسته. بله من پیم وایه پرسەکە پەیوەندی بە شانە نووسۆکانی داعشەوە هەیە بە تایبەتی ئەو شانانەی کە توندڕەون و خۆیان شاردوتەوە لە عێراقدا ئەوان چاوەڕێی هەلێک دەکەن بۆ ئەوەی کە هەڕەشە دروستکەن لەسەر سەقامگیری عێراق بۆ نمونە ئێستا ئێمە داعشمانەیە لە بیابانەکانی عێراقدا خۆیان شاردوتەوە زوو ناو بەناو هێزەکانی ئەمریکا و هێزەکانی عێراق بردومانیان دەکەن پێم وایە کە مەترسی ڕاستەوخۆ لەسەر عێراقەیە بۆ ئەوەی کە ئەو گروپە چەکدارانە ڕەنگە بە درۆن بێت یاخود بە هێرشی زەمینی بێت پەلاماری عێراق بدەن لە بیابانەکانی سنووری سووریاوە ئەمە لۆژیکیە کە ئەو گروپانە ڕەنگە هەنگاوی داهاتویان ڕووکردنە عێراق بێت پێویستە سەرکردایەتی سیاسی ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکات چونکە عێراق لە مەترسیدایە ترسەکە پێم وایە هەم لە ناوخۆیە کە ئەو گروپە چەکدارانە ڕەنگە شانەی نووسیان هەبێت لە ناوخۆی عێراقدا خۆیان حەشاردا بێت و چاوەڕێ هەلێ بکەن هەم لە دەرەوەی شەیە ڕەنگە ئەو گروپە چەکدارانە ڕۆژ لە ڕۆژان پەلاماری عێراقیش دەن پێویستە ئێمە سیستەمی سیاسیمان یاخود سیستەمی سەربازیمان بە تەواوی ئامادە بن بۆ ڕوبەڕوونی هەر ئەگەرێک ئێمە جەختی لێ دەکەینەوە کە ئێستا دۆخی سیاسی عێراق هاوشێوەی 2014 نییە هێزی سەربازیمان باشترە متمەکینترن دەتوانن باشتر ڕوبەڕووی هەڕەشەکان بنەوە. حکوومەتە سوودانی گەل هەرێما کوردستانی و هێزە پێشمەرگەی پێتڤە چ بکن ji بووی کو عێراق شینا ببە قوربانی ببە فاکتەرێکی گرنگی ئاشتیەت ناوچەیەدا. بەڵێ حکوومەتەکەی بەڕێز سوودانی هەنگاوی زۆر باشی گرتووەتە بەست هەزاران زرێپۆش و سەربازی نردووە بۆ سنوورەکانی سووریا سنوورەکانی تەواو تونند و تۆڵ کردووە تەنانەت هێڵێکیشی دروست کردووە لە پشتی هێزی پاسەوانی سنوورەوە حکوومەت یاریمی کوردستانیش بە هەمان شێوە ڕێکاری تەواوی گرتووەتە بەر بەڵام پێویستە ئێمە ئەم ئامادەکاری سەربازیەمان بە فکرەی شەڕی بەپەلەوە بێت بە فکرەی شەڕی خێراوە بێت بۆ ئەوی بتوانین بە زووترین کات ڕوبەڕووی هەر هەڕەشێک ببینەوە کە دەکرێتە سەر عێراق چونکە با پێتان بڵێم داعش و بەرەی نووسرا ئەمانە سوپانین بێن ڕاستەوخۆ لە مەیدانە شەڕ لەگەڵا بکەن ئەمانە گروپی تیرۆریستن ئەمانە بە سیستەمی تەقینەوە کار دەکەن ئەمانە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراویان هەیە ئەمانە بە درۆن هێرش دەکەن پێویستە ئێمە سیستەمی شەڕمان بگۆڕین بیرۆکەی شەڕشمان بگۆڕین چونکە ئەم شەڕی دەیکەن لەگەڵ سوپایەک نییە بەڵکو لەگەڵ چۆن کۆمەڵێک چەتە و عەسابە و میلیشیان کە هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی زیان لە تۆ بدەن لە ڕووی ئەمنیەوە پێویستە ئێمە لەسەر سنوورەکانمانە هیچ جۆرە بۆشاییەک بۆ دزەکردنی ئەو چەکدارانە نەهێڵینەوە لەلایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ حکوومەتی عێراق لە پەیوەندیدان بۆ ئەوەی کە ئەو سنووری هەیەتی سووریا لەگەڵ عێراقدا بە تەواوی تونند و تڵی بکەین پێم وایە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدادا زیاتر بەرگری بەهێز بکەن زیاتر خۆیان پرچەک و تونند و تۆڵ بکەن لێکدانەوە بۆ سەرجەم سیناریۆ جیاوازەکان بکەن بۆ ئەوەی کە خوا نەخواستە ئەگەر هێڕەشەیەکی لە ناکاو ڕوویدا بتوانن چارەسەری بکەن و مامەڵی لەگەڵدا بکەن پێویستە فەرماندە سەربازیەکانیشمان بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە کەم تەرخەمی نەکەن بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن بۆشاییەک دروست بێت لە سنوورەکانمان ڕێگە نەدەن کە ئەو ئۆتۆمبیلانی کە خۆتەقینەرون نزیک عێراق بنەوە. دکتور محمد حارث المطلبی شروع کاری سیاسیش بەغدای پایەکی ڕاستەخۆ گەلمەدا بوون سپاس بۆ